شش روش پیش ئێستا من ڤیدیۆکم دانا کە ئاماژەم بەوەی کرد کە ڤیدیۆی 28 بەشی هەشتەمە کە لەم ڤیدیۆ وتم بەڕێزانم کە هەتاکۆ چەند فلۆکی و هەروەها بێبی دۆچکۆین بەرەو داکشان دێت کە ئەو کاتی نزیکەی 8:33 بوو. شتێک بەیوە بڵێم بەڕێزانم، ئێمە معلومات لە ئینسانەکان یاخود بەشەرەکان وەرناگرین، سوحبەتم کرد ببورن ئەوەی کە ئێمە معلوماتی لێ وەردەگرین غەیرە ئینسانە، غەیری بەشەرە، بۆیە پێشبینیەکانی ئێمە 100% دەرەچێ. سوحبەتم کرد دووبارە بۆ بگزارین لەو مەسەلەیە بە ئەوانش لە ئێمە تۆڕە نەبن. بەڵێ بەڕێزانم هەروەکو گوتم کە لە ڤیدیۆی 28 بەشی هەشتەم من ئاماژەم بەوە کرد کە ئەو کاتی بێبی دۆچکۆین 8:33 بوو و بە ئێوەم گوت کە هەتاکو 8:25 بگرە خۆرەوەتریش دێت. بۆ ئەوەی ورد ببینەوە لەم ڤیدیۆیەوە نرخی بێبی دۆچکۆین بە تایبەتی کە هەتاکو چەند پێشبینی ئێمە ڕاست دەرچووەوە بەرەو نزمبوونەوە یاخود داکشان هاتووە، دەتوانم بینەری ئەم ڤیدیۆی من تا کۆتایی. بەڵام پێش هەموو شتێک بەڕێزانم لێرە چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من نیهاتموئین هەموو ڕۆژانی شەمە، دووشەمە، چارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەوارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنەلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانەرئێوە لەبارەی کریپتۆکارنسی ببەمە سەرەوە، هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنەلەوە بێ بەرامبەر دۆلاری ئەمریکی و هەروەها بە دراوی ئەلکترۆنی بەدەست بهێنن. گەر حەستان لەم جۆرە ڤیدیۆانەیەوە بوو ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن، دەتوانن چەنەلەکە سابسکرایب بکەن، زەنگۆڵای تەنشێش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بین ڤیدیۆکام ببینن. بەبێ ئەوەی ڤیدیۆکەی درێژ بکەینەوە با بچینە سەر بابەتی ئەسڵی ئەم ڤیدیۆیە. بەڵێ بەڕێزانم، سەبەبی ئەوەی چی بوو کە من هەروەکو لە بیداتی ڤیدیۆەکە ڤیدیۆی 28 بەشی هەشتەم بە ئێوە لەناو چەنەلی بە ئێوە ناسان کە دروستم کرد بوو ئەوەی نرخی بێبی دۆچکۆین زیاتر دابەزێ. تەنها نیەتی منەوەیە کە خەڵکی کوردستان بەڕاستی لە باشترین کاتە دراوەکان بکڕن و لە باشترین کاتە بەشێک لە دراوەکان کە ئەو بەشان کە بە هۆڵ دیدانەوە دەستی تێمەدەن و بەشێک لە دراوەکەی کە بوو ترێدیاندنەوە بەڕاستی لە باشترین کاتە بفرۆشن. و هەروەکو ئاماژەم بەوە کرد لە ڤیدیۆی ڕابردووە کە بیداتی ڤیدیۆ ئاماژەم پێ کرد کە زیاترین بێبی دۆچکۆین زیاتر دابەزێ، چونکە من ڕۆژانە نزیکەی 10-12 ساعت لە بواری کریپتۆکارنسی معلوماتی باشم پێیاگە و دەزانم کە چ کاتێ باشە بۆ کڕین و چ کاتێش دێم سیگنالی ناڕاستەوخوو بە ئێوە دەم هەم بۆ کڕین هەم بۆ فروشتن بۆ ئەوەی بەڕاستی ئێوە خەڵکی کوردستان بە تایبەتی زیاترین قازانج لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە بکات. هەروەکو ئەم ڕابینن بەڕێزانم بێبی دۆچکۆین 8:27 معاملەی پێکرێ و 5.7% لە ماوەی 24 کاتژمێرە بەرەو نزمبوونەوە یاخود داکشانەتەوە بە نسبەت بیتکۆینەوە تقریبای 3% بەرەو نزمبوونەوە و بە نسبەت ئسێریومەوە تقریبای 4% بەرەو نزمبوونەوە هاتووە و 393,916 کەس ئەم دراوان لە واشلیستی خۆیان هەیە بە تایبەتی لەسەر نێتوۆرکی باینەنس سمارت چین ئەم دراوە پیادە بووە و هەروەکو لێرە نبینن کە مارکێت کەپی 5% لە ماوەی 24 کاتژمێرە بەرەو نزمبوونەوە هاتەوە ئێستا 320 میلیۆن دلارە و مارکێت کەپی ڕۆژانەی تقریبای نزیکەی 1% بەرەو نزمبوونەوە هاتووە لە ماوەی 24 کاتژمێرە کە لە ئێستادا 10 میلیۆن دلارە. باشترین مارکێتەکان کە ئێوە دەتوانن بێبی دۆجی بکڕن، من ئاماژە بە ئۆکیکسی یەکەم، چونکە ئەزانم زۆربەی خەڵکی کوردستان ئۆکیکسی بەکار دێنن و هەموو مەکساپلای ئەم دراوە 420 کوارتریلیۆنە کە 231 کوارتریلیۆن لە ئێستادا لە بازاڕیە و 150 تقریبای توکەنسوزی کردووە کە 231 کوارتریلیۆن ئێستا لە ماوە واتە نزیکەی 150 توکەنسوزی کردووە و 115 کوارتریلیۆن لە ئێستادا لەناو بازارە کە معاملەی کڕین و فروشتنی پێکرێ. بەڵێ بەڕێزانم نیەتی من لە دروستکردنی ئەم ڤیدیۆ شەوە بوو کە ئێوە ئەوانەی بە تایبەتی لە بواری کریپتۆکارنسی کار دەکەن چاوتان لەسەر چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت بی،
چونکە من لە زۆر کاتی باشدا دێم سیگنالی ڕاستە و خوبی یاخود ناڕاستە و خوب بێت بە ئێوە ئەدەم بوو ئەوەی ئێوە لە باشترین کاتە ئەو میمکوینانە بە تایبەتی بەیبیدۆز شیبا و بلوکی ئەوانەی کە بە پۆتانسیێلن لە باشترین کاتا بە ئێوە بیلم کە بیکڕم بوو ئەوەی لە داهاتوودا بەڕاستی چەندین هزار دلار ئێوە قازانجێکی باش لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە بکەن واتە بەڕێزم چاوتان لەسەر ئەو چەنێلەی بی چونکە هەروەکو دووبارە سێبارە یەکەمەوە من بوو ئێوە لێرەم بوو ئەوەی خەڵکی کوردستان زیاترین قازانج لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە بکات خوا شاهیدە کە نیەتی من تەنها ئەوەیە خەڵکی کوردستان بەبێ ئەوەی منەت بە هیچ حیزب و دەسەڵاتێک هەبێ خۆی بژوێنی خۆی کاری خۆی بزنسی خۆی هەبێ و زیاترین قازانج لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە بیکات بە نسبەت نوبی ترەیدەوە بەڕێزانم کە زۆر کەس گوتیان چون ئێمە دراوەکە ڕاکێشین من هەتاکو ئێستا نزیکەی تقریبای 8 ڕۆژە بەشاریم کردووە نزیکەی 2531 دلارم ڕاکێشاوە بەڵام من لە پلانی هەفتانە بەشاریم کردووە هەفتانە دراوەکە ڕاکێشم تقریبای 3-4 ڕۆژی تر دووبارە من کاتێک کە دراوەکەی ڕادەکێشم من ڕاستەوخۆ ڤیدیو بۆەوە دروستەکەم کە چون ئێوە لە نۆبی ترەیدر دراوەکەتان کە سوودی ڕۆژانە یاخود هەفتانە وەرەگرن دراوەکە ڕابکێشن واتە لەو 2-3 ڕۆژەی چاوەڕێ بن بۆ ئەوەی ئەو پارەی کە دامناوە سوودەکەی بێتەنەوە ئەکانتی ویزرۆڤی من واتە دراوەکە ڕابکێشم بۆ ئەوەی ڤیدیوەکی تایبەت لە پلەتفۆرمی نوبی ترەیدەوە ڕاکێشانی پارەی خۆم لەو پلەتفۆرمە بۆیەوە ڤیدیو دروست بکەم ئیتر هیچ نەما هەر ڕەخنە کۆمنت پرسیارێکتان هەبوو لە کاتی خۆیدەم بە چاوان جوابی ئێوە دەمەوە سوپاس کە بینەریان ڤیدیۆی بوون تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وهەروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ